ئەگەرچی ڕاگەیەنراوە ڕۆژی دەیمانجی 6 هەڵبژاردن دەکرێت لە هەرێمی کوردستانی عێراقدا، بەڵام ڕەوشی سیاسی لە ئێستادا وای کردووە پرسیار و گومانیش لەسەرکردنی هەڵبژاردن دروست بێ. پرسی هەبوون و کۆنتڕۆڵکردنی چەک لە ئەمریکادا وەک یەکێک لە پرسە هەستیار و دەستوریەکانیش سەر و سەودای لەگەڵدا دەکرێت. ئەی بۆ ئەم هەڵبژاردنەی سەرۆکایەتی ئەمریکا چۆن دەبێت؟ خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. ئەمریکا و ژاپۆن لە مانگی ئایندەدا پلانی خۆیان ئاشکرا دەکەن بۆ سەر لە نوێ داڕشتنەوەی پێکاتەی سەربازی ئەمریکا لەو وڵاتەدا بە مەبەستی بەرەنگاربوونەوەی مەترسیەکانی وڵاتی چین. واشنگتن و تۆکیۆ مەترسی هاوبەشیان هەیە لە بەرامبەر بێژینگدا. هەندێک سەرچاوە ئاماژەیان کردووە بەوەی واشنگتن لەوانەیە گەورە سەرکردەیەکی لەشکری دەستنیشان بکە بۆ چاودێریکردنی هێزەکانی ئەمریکا لە ژاپۆن و باسیش لەوە دەکا کە دەشێت ژەنەراڵێکی 4 ئەستێرە بێت و ئەمەش بەرزترین پلەیە لە ناو لەشکری ئەمریکادا لەسەر وەختی ئاشتیدا. لە ئێستادا ژەنەراڵێکی 3 ئەستێرەیی سەرکردایەتی ئەو هێزەی ئەمریکا دەکات لە ژاپۆن کە هیچ دەسەڵاتێکی نییە بەسەر هێزە ناوخۆییەکاندا. گەورە کاربەدەستانی حکوومەتی ژاپۆن دەڵێن وتوێژ لە ئارادان سەبارەت بە چۆنێتی تۆکمەکردنی هاوکاریەکان لەگەڵ ئەمریکا و لەگەڵ کۆریای باشووریشدا. دەژڵێن کارنامەی کۆبوونەوە لوتکەیە چاوەڕوانکراوەکەی نێوان جۆ بایدن سەرۆکی ئەمریکا و سەرۆکوەزیری ژاپۆن هێشتا ئامادە نەکراوە. بەپێی راپۆرتی میدیاکان ئەو پلانە ئەگەرێکی زۆری هەیە لە کۆبوونەوە لوتکەی یەکەی مانگی 4 هەردوو ڕێبەردە ئاشکرا بکرێ. تۆکیۆ بەرفراوانکردنی هێزی لەشکری وڵاتی چین بە مەترسیەکی ڕەشد بۆ ژاپۆن و بۆ کۆمەڵگەی نێونەتەوەییش ناودێر دەکات. بەردەوام کۆچبەرانی دەیانەوێت لە ناوچە سنووریە هاوبەشەکانی نێوان مەکسیکۆ و ستانی تەکساسەوە بگەنە ناو خاکی ئەمریکا لەبەردەم ئەو چەپەرەی بە تەلی دڕکاوی دروستکراوە بە درێژایی ڕووباری ڕیۆگراند لە ناوچەی ئەلپاسۆ کۆچبەران هەر هەمویان گرت بوونەتەوە. کۆچبەران وەک خۆیان باسی دەکەن ناچارن تەنها بە پەتۆ و ئاگرکردنەوە خۆیان لە سەرباوسۆڵەی ئەو ناوچە سنووریە بپارێزن. ژنێکیش وەک دەڵێ خەڵکی وڵاتی کۆڵۆمبیایە 3 منداڵی لەگەڵدان و دەڵێت نە ئاوی خواردنەوەیان هەیە نەخواردن. لە هەفتەی ڕابردوودا بە پێی یاسایەکی ستانی تەکساس دەسەڵاتداران لەو ستانەدا دەتوانن ئەو کەسانە دەستگیر بکەن کە گومان هەیە بە نایاسایی لە سنوورەوە پەڕیونەتەوە ناو ئەمریکا. بەڵام ئەو یاسایە بەپێی بڕیارێکی دادگایەکی فێدراڵی بۆ پێداچوونەوە کارکردن بەو یاسایە بۆ ماوەیەکی کاتی ڕاگیرا. دواتر دادگای باڵای ئەمریکا ئەو بڕیارەی دادگای ستانی تەکساسی پەسەند کرد کە بە SB4 ناسراوە. کارمەندانی فێدراڵی بۆ پاراستنی سنوور لەو ناوچەیەی سنوور دانراون بۆ ڕێگەگرتن لە هەموو ئەو کۆچبەرانەی دەیانەوێ بە نایاسایی بێنە ناو خاکی ئەمریکاوە. بەپێی ئەو یاسایە دادوەر دەسەڵاتی هەیە تا 20 ساڵ زیندانیکردن بسەپێنێ بەسەر هەر کەسێکی بیانیدا کە بە نایاسایی خۆی دەگەیەنێتە ئەمریکا. هەتا ئێستایشی لەگەڵدا بێ پارتی دیموکراتی کوردستان سوورە لەسەر هەڵوێستی خۆی کە بەشداری لە هەڵبژاردندا ناکە ئەگەر بێت و ئەو ڕەوشەی دوای بڕیارەکانی دادگای فێدراڵی عێراق هەروەک خۆی بمێنێتەوە و دەژڵێت ئەگەر پارتی بەشداری لە هەڵبژاردندا نەکا ئەوە بە هیچ شێوەیەک هەڵبژاردن لە هەرێمی کوردستانی عێراقدا ناکرێ.
دیار جەمال پەیامنێری دەنگی ئەمریکا زانیاری زیاتری لەلایە. هەرچەند سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەی مانگی شەشی ئەم ساڵی دیاری کردووە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، بەڵام ڕوون نییە پرۆسەکە ئەنجام دەدرێت یاخود نا، چونکە بڕیارێک لە دوایەکەکانی دادگای باڵای فیدراڵی عێراق پارتی تووڕە و نیگەران کردو دەڵێت ئامانجی دادگاکە سڕینەوەی قەوارەی هەرێمە، بۆیە ناچینە هەڵبژاردنێکەوە یاساکەی هی پەرلەمانی کوردستان نەبێت و سەپێنراو بێت. یاریدەدەری بەرپرسی بەشی پەیوەندی گشتەکانی پارتی دیموکراتی کوردستانیش نایشارێتەوە گەر پارتی بەشداری هەڵبژاردن نەکات ئەوە هەڵبژاردن بە هیچ شێوەیەک بەڕێوە ناچێت. ئێمەش لە خاڵێکە ئەوەستین ئەڵین بەسە ئەوانە ئیشی دادگای فیدراڵی نییە، هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە و لە دەستوری عێراقدا جێگای بۆتەوە، ناکرێ هەموو ئەو دام و دەستگایانەی کە پەیوەستن بە هەرێمی کوردستان تۆ لە ناوی ببیت. وەکو گەورەترین حیزبی هەرێمی کوردستان تێبینیمان لەسەر شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردن هەبووە، بۆیە بەیاننامەیەکمان بڵاو کردوتەوە کە بەو شێوەیە ئێمە ناڕۆینە هەڵبژاردنەوە. ئەگەر پارتی بەشداری هەڵبژاردن نەکات، هەڵبژاردن بە هیچ شێوەیەک ناکرێت. بە پێ ئەو زانیاریانەی دەستدەنگی ئەمریکا کەوتون، یەکێک لە مەرجەکانی پارتی بۆ بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕازی نابێت ستافی ئێستای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق هەڵبژاردنەکە بەڕێو بات و پێیان باشە دوای بەسەرچوونی کۆمیسیۆن ستافێکی نوێی تەواو بێلایەن هەڵبژێردرێن و هەڵبژاردنەکە بەڕێو ببات، لەگەڵەوەشدا دوا بخرێت بۆ چەند مانگێکی دیکە. بە خوێندنەوەی چاودێرانی سیاسی و شارەزانی هەڵبژاردن، بڕیارەکەی پارتی لەبارەی بەشداری نەکردنی لە هەڵبژاردن ویستی بە دادگای باڵای فیدراڵی عێراق بڵێت ستۆپ، ئاماژە بۆش دەکەن لە کات و ساتی خۆیدا هەڵبژاردن بەڕێوە دەچێت. لە بەرامبەر ئەوان لیستانەش نەمایە گەر ئەنجام نەدرێت تووشی زۆر ئیشکالیاتی یاساییمان دەکاتەوە لە دوای مانجی 6 لەبەرەوەی ئێمە دەزانین لە کۆتای مانجی 6 کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردننی عێراق کۆتایی بە مودەکەی دێکا درێژ کراوەتەوە لەبەر خاتری ئەوەی کە پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدە. لۆ ئەم پێم وایە دەبێ بەشدار بێتن، چونکە ئەگە پارتی دیموکراتی کوردستان لە پرۆسەکە بەشدار نەبێت، دەزانین هێزێکی گەورە لە هەرێمی کوردستان لە پرۆسەکە بەشدار نابێ، دەبێت لەو حالەتە بڕیاری ئەوەی دابێت کە ببێتە ئۆپۆزیسیۆن. ئایا پارتی دیموکراتی کوردستان قبولی ئەوە دەکا ببێتە ئۆپۆزیسیۆن؟ ئەمن پێم وایە نەخێر. بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی عێراق درزی گەورەی لە نێوان لایەنە سیاسیەکانی کوردستان دروست کردووە و بەڕای چاودێران ئەو درزە بە ئاسانی چارەسەر ناکرێن. هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی کوردستان تەواو جیاوازە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو، بەو پێی کە بڕکەکان زۆرن لە پێناو بەدەستێنانی کورسیەکی زیاتری پەرلەمانی، بەڵام نە هەڵبژاردن و نە دەرەنجامەکەی و نە کورسێکی زیاتر هیچی بەلای هاوڵاتیانەوە گرنگ نییە. ئەوەی گرنگە تەنها باشبوونی دۆخی سیاسی و یەکگرتووی لایەنە سیاسیەکانە تا دۆخی هاوڵاتیان لەمە زیاتر خراپ نەبێت. دیار جەمال دەنگی ئەمریکا هەولێر. لەگەڵ ئەوەشدا کە بەغدا و هەولێر بەردەوام دەڵێن پێویستە تەواوی کێشاڵپەسەراوەکانی نێوان هەرێم و عێراق چارەسەر بکرێن بە پێی دەستور، بەڵام ئەوەی جێی سەرنجی سەرەکی ئەوەیە کە هەر لایە و لێکدانەوەیەکی جیاواز دەکات بۆ ئەو دەستورەی عێراق کە لە ساڵی 2005دا بە پێی ڕاوەرگرتنێکی گشتی پەسەند کرا. ئەندرۆ پستۆلۆ شیکەرەوەی سیاسی میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. بەڕێزە پستۆلۆ خاوەنی گەلێک شیکردنەوەی تایبەتە لەسەر بابەتە هەنووکەیەکانی جیهان بۆ نێوەندەکانی ستراتیژدانەر لە ئەمریکا. ئەندرۆ سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونێ پرسیاری سەرەکی لە شەقامی کوردیدا ئێستا ئەوەیە هەڵبژاردن دەکرێت یان ناکرێت، تۆ چی دەبینی؟
پێم وا بێت گرنگترین پرس لێرەدا ئەوەیە کە چۆن گەیشتینە ئەمڕۆشە چ شتێک وهای کرد کە گەورەترین لایەن لە مێژووی هەرێمی کوردستاندا خواستی نەبێت بۆ بەشداریکردن لەم هەڵبژاردنەدا وەڵامیش ئەوەیە کە دامەزراوەی سربەخۆ نیە لە هەرێمدا بۆ زیاتر لە 30 ساڵە هەرێمێکی خود موختارمان هەیە بەڵام هێشتا دامەزراوەی سربەخۆ بنیاد نەنراوە و ئەگەر ئەم دامەزراوە سربەخۆیانە پێک نەهێنرێن ئەوە کۆنتڕۆڵی قەیرانی نێوان لایەنەکان ناکرێت جا هەڵبژاردنەکان گرنگن چونکە ڕەوایی بە بەڕێوەبەرایەتی کورد دەدات و گرنگیشن بۆ بواری دیموکراتی لە هەرێمدا بەڵام ئەگەر ئەو دامەزراوانت نەبن ئەوە پاشەک شەڕ و دەدات و پرسیار دەکرێت کە بۆچی ئەو دامەزراوانە بوونیان نییە بەبێ ئەو دامەزراوانە ئەوە پرۆسێکی بابەتیانەی سیاستت نابێت بەڕای تۆ بۆچی لە ماوەی ئەم زیاتر لە 30 ساڵەی ڕابردوودا ئەو دامەزراوانە دروست نەبوون یا ئەگەر هەبوو بیشن ینی تا ئەندازەیەک لاواز بوون بەهۆی کۆمەڵە فاکتەرەوە بەس بۆچی هەوڵ نەدراوە کە بەڕاستی تۆکمە بکرێن ئەمە پرسیارێکی گرنگە پێم وایە بەشێکی کێشەکە بریتە لە دابەشبوونی دەسەڵات لە نێوان هەردوو لایەنە سەرەکیەکەدا و لە 30 ساڵی ڕابردووشدا هەوڵی درێژە پێدانی ئەو دابەشبوونیان داوە ئێستاش بێگومان بەهۆی ئەو گۆڕانکاریە دیموگرافی و کۆمەڵایەتی و ئابوووریانەی هاتوونەتە ئاراوە وەک دەیبینین هەر بەردەوامە ئێستا پارتی دیموکراتی کوردستان پرسیار دەکات بۆچی درێژە بدات بە بابەتی 50/50 یەکێتی نیشتیمانیش دەڵێت نەخێر پێویستە ئەو بابەتە بەردەوام بێت ئەمەش وەک دەزانین دەبێتە بربەست بۆ لایەنەکانی تر جایتر زۆر قورسە لە ئاوەها ڕەوشێکدا ئەو دامەزراوانە بنیاد بنرێن لە کاتێکدا بە میکانیزمی سیاسیانە کێکی دەسەڵات دابش دەکەیت کێشەیەکی تریش هەیە کاتێک تۆ لە هەرێمی کوردستان ناتەبایت و بۆشایی دروست دەبێت ئەوجا بەغدادێت و بۆشایەکان پڕ دەکاتەوە جا کاتێک لە ڕەهەندی نیشتیمانیەوە سەیری دەکەیت و دەڵێیت بەغدا خراپە ئەمەشیان دەچێتە خانە سیاسیەکەەوە و ئەو سیاسەتە بە شێوەیەک بۆ تۆ دەگونجێت ناشبێت ئەومان بیر بچێت کە سیاست دژی بۆشاییە و ڕقی لە شوێنە بەتاڵەکان دەبێتەوە لێرەدا وە گوتم بەغدا پڕیان دەکاتەوە کێشەیەکی تریش هەیە لە سیاستکردندا لە هەرێمی کوردستان کەوەک بارێکی باوی لێ هاتووە کاتێک لایەنێک لاواز دەبێت ئەوە پەنا دەباتە بەر لایەنی دەرەکی تا یارمەتی بدات و هەمویان ئەوەیان کردووە لەبەر ئەوە تا ئەو ڕێبازەی سیاستکردن نەگۆڕدرێت ئەوە ناتوانرێت ئەو دامەزراوانە بنیاد بنرێن چۆن نەتوانرێت ئەمە دابنرێت چۆن نەتوانرێت ئەمە بکرێت بە شتێکی بە بەرنامە هەر هیچ نەبێت لە ئێستادا ئەو دامەزراوانە تۆکمە بکرێنەوە یەکەم هەنگاو کە گرنگە بنرێت ئەوەیە لایەنەکان ڕێک بکەون لەسەر بابەتی هەڵبژاردن دەزانم ئەوە هەنگاوێکی قورسە هەموو دانوستانێک لە عێراقدا درەنگ دەکەون و لە دواساتەکاندا بڕیارەکان دەدرێن سیاسیەکان کاتێک دێتە سەر دواوادا بۆ بڕێردان یەک خولەکی مابێت بۆ 12 نیوە شەو ئەو جاوەڕیار دەدەن بەلای منەوە ئەوە هەنگاوە گرنگەکەیە دوای ئەو هەنگاوە پێویستە سیاسەتی فرامۆشکردنی دوێنێی دەسەڵاتدارێتی لەبیر خۆیان ببەنەوە یەکێک لە کارە هەرە قورسەکان لە سیاستدا دەست بەرداربوونە لە دەسەڵات و ڕێگەدانە بە کەسێکی تر هەتا دەست بکات بەکارکردن لەسەر ئەو بابەتانەی لە دەسەڵاتی تۆدا نەبوون جا ئەمە زۆر قورسە لە سیستەمێکدا کە هەموو کەسێک پەیوەندی هەیە بەلایەنێکی سیاسیەوە ئیدی ئەگەر بێت و ئەوە نەکرێت ئەوە هیچ گۆڕانکارێکیش نابینیت وەگوتم پێویستی بەکاری سیاسیانە هەیە و سیاسەکانی شتێک بکەن کە فێری نەبوون و نەیشان کردووە مەبەستم لە دەست بەرداربوونە لە دەسەڵات دەزانم ئەمە قورسە بەڵام پێویستە بکرێت پێشتریش هەر لەم بەرنامەیەدا باسمان کردووە لەوەی لەسەر ئاستی ناوچەکە هەرێمی کوردستان لە ژێر فشاردایە بەڵام وێڕای ئەمەش لەگەڵ ڕێبەرایەتیەکی دروست و هەبوونی ژیری لە ناوخۆدا ئەوە پێم وایە دەتوانرێت ئەو هەنگاوانە بنرێن هەڵبژاردننی ئەم جارە ئەوەی کە بڕیارە لە مانگی شەشا بکرێ گرنگجیەکەی لە چیدایە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشتر کە کراون پرسیارێکی گونجاوە وەک دەزانین تا ئێستا چەند جارێک هەڵبژاردن دواخراوە ئەوەش بۆ خۆی بەشێکە لە کێشە سیرکە هەرێمی کوردستان لە پێگەیەکی زۆر ئاڵۆزدایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم کاتەدا ناجێگیرە ململانەیەکی بەرچاوی ئەمریکا و ئێران هەیە لە ناوچەکەدا و هەرێمی کوردستان بۆتە ناوجەرگەی ئەو ململانەیە کێشەی نێوان تورکیا و پارتی کرێکارانی کوردستان بەردەوامە لە مەشدا هەرێمی کوردستان لە ناوجەرگەی ئەم قەیرانەدایە جا ئەگەر هەڵبژاردنێکی سەرکەوتوو نەبێت ئەوە ترسێک هەیە لە دەرەوە کە لەوانەیە هەرێمی کوردستان بەرەوداوەڕمان بڕوات و وەک ئەوەی لە ساڵانی 90ەکاندا ڕوویدا کێشە بنەڕەتیەکەی پەیوەندیە دەرەوەیەکانی هەرێمی کوردستان وەک هەموو دەزانین بریتە لەوەی دۆستەکانی هەرێم زۆر دوورن لە کاتێکدا ئەو خەڵکانەی دەشێت دۆز نەبن زۆر نزیکن لێوەی لەبەرەوە نەبوونی سەقامگیری نەبوونی حکوومەتێکی ڕەوا و هەبوونی قەیرانی ناوخۆیی هەمویان پێک ڕادەبنە هۆکاری بنکوڵبوونی ئەزمموی هەرێمی کوردستان پێم باشە هەر بە ئەزمون ناودێری بکەم چونکە هێشتا هەر ئەزمونە ئەو بڕیارانەی کە لە دادگای فێدراڵی عێراقەوە دران بڕیاری عێراقیان نەبوون یا بڕیاری وڵاتێکی تر بوو وەکو باز دەکرێت دەڵێن ئێران کاریگەریە بۆ لەسەر ئەو بڕیارانە
ئەتوانم بڵێم دەشێت هەردووکیان بن کاتێک تۆ فەرمانڕەوایەتی عێراق دەکەیت کە ئەرکێکی زۆر قورسە ئێمە پێشتر و بەر لەم بەرنامەیە باسمان لە بەڕێوەبردنی هەرێمی کوردستان کرد و باسمان لەوە کرد چەندە قورسە جا بێنە پێشاوی خۆت کە بەڕێوەبردنی عێراق چەندە قورس دەبێت چونکە پێویست بەوەیە سەر و سەودا لەگەڵ گۆڕانی هاوپەیمانەتیەکاندا بکەن هەروەها لەگەڵ فشارە دەرەکیەکاندا پاراستنی هاوسەنگیەکان بۆ نمونە حکوومەتی عێراق دەیەوێت ئەمریکا لەوێ بێت بەڵام لەلایەکی ترەوە ناوێت بەم ئەندازەیە بێت یارمەتیەکانی ئێرانی دەوێت بەڵام ئەم هەژمونی ئێرانی ناوێت لەبەرەوە هەموو بڕیارێک لەژێر کاریگەریدایە نازانم ئایا فرمانی ڕاستەوخۆدرا بێت بەو دادگایان نا بەڵامە گوتم دەشێت بڕیارەکە هەم عێراقیانە و هەمیش ئێرانیان نەبێت چونکە ئەوە ڕاستیەکە کاتێک دەوڵەتێکی لاوازت هەبێت و بۆشایەکانیش بەرەو گەورەبوون بڕۆن و سیاسەتیش دژی بۆشاییە ئەوە هەژمونی وڵاتانی تر پڕیان دەکاتەوە جا لە پەیوەندی بە عێراقەوە ئێستا بەغدایەکمان هەیە تا ئەندازەیەک بەهێزە دەڵێم تا ئەندازەیەک بەهێزە و هەرێمی کوردستانیش لاواز بۆ و ئەمەش ناهاوسەنگیەکی دروست کردووە و بۆتە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی کێشە ناوخۆیەکانی هەرێم و ئەو کێشانش بوونەتە هۆکاری ئەو لاوازیەی هەرێمی کوردستان لەم ڕەوشەدا ئەمریکا دەتوانێت چی بکە بۆ کورد لە عێراقا بەتایبەتی لە پەیوەندی بە مەسەلەی هەڵبژاردنەوە هیچ شتێکی ئەمریکا بتوانێت بیکە؟ That's a very good question because I think the Americans are trying to both. ئەمە پرسیارێکی زۆر باشە چونکە پێم وایە ئەمریکا دەیەوێت خۆی لەو کێشانە دوورە پەرێز بگرێت و لە هەمان کاتیشدا هانی جۆرێک لە چارەسەریش دەدات وەک پێشتریش باسم کرد کێشەکە ئاڵۆزە بەهۆی ئەو ململانەیەوە لەگەڵ ئێراندا وەک دەبینین قەیرانێکی ناڕاستەوخۆ هەیە لە دەریای سوور و لە شوێنی تریشدا وەک ئەوەی لە عێراقدا هەیە ئەمریکا ناوێت لەم کاتەدا سەرنجی لا بدات لەسەر ئەو بابەتە و بەلایەوە گرنگە و لە بەرژەوەندی شێتی هەرێمی کوردستان سەرکەوتوو بێت لە بیرمان نەچێت پاش هەموو هەوڵ و قوربانێکی ئەمریکا لە عێراقداونی دەخوازێت سەرکەوتنێک لە عێراقدا ببینێت وەکەوەی ئێستا لە بەغدا هەیە بەڵام دەشێوێت هاوسەنگیەکیش هەبێت جا قسەیەکم بیرکەوتەوە لەسەر وەختی شەڕەکانی دژە داعشدا دەگوترا کە سیاسەتمەدارانی کورد ڕۆژانە 24 کاتژمێریان بەسەر دەبرد بۆ بەرەنگاربوونەوەی داعش و ڕۆژانەش 24 کاتژمێریان بۆ شەڕی دژ بە یەکتر بەکاردێنا جا ئەو زەیان لەکوێ بوو ئەویان کەس نازانێت ئیتر ئەگەر خۆیان نەتوانن کۆنتترۆڵی سیاسەتمەدارەکانی خۆیان بکەن ئەوە پێم وانیە ئەمریکا بتوانێت ئەندرۆ دەگەڕێمەوە بۆلات ئەگەر هەڵبژاردن بکرێ گۆڕانکاری دێنێتە ئاراوە لە هەرێمی کوردستانی عێراقدا سنوورکەریم پامنەری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا وەڵامی ئەم پرسیارە و ژمارەیە پرسیاری تریش دەداتەوە هەرچەندەوا بڕیارە مانگی شەش هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت بەڵام ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکان ئەم پرسە یاسایی خستۆتە ئەگەری ئەنجام نەدان و دروستکردنی مەترسی لەسەر قەوارەی هەرێم ئەوەی ناکۆکی نێوان یەکێتی و پارتی تۆختر کردوتەوە بڕیارەکەی دادگای فیدرالیە یەکێتی بڕیارەکەی دادگا بەکەمکردنەوەی کورسیەکان بۆ 100 کورسی و دابەشبوونی هەرێم بەسەر 4 بازنە و هەڵوەشانەوەی کۆتاکان بە بەرژەوەندی خۆی دەزانێت و دەڵێت ئامادەی هەڵبژاردنە و سەرکەوتنی گەورە بەدەست دەهێنن ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی ئامادەکاری تەواومان کردووە و ئێمە پێمان وایە ئەم جارە هەم قانونەکە لە ساڵحی خەڵکە زۆر خەڵکەیە دەرێوەڵا قانونەکە کە کراوە بە 4 بازنە لە ساڵحی یەکێتی نیشتیمانی کوردستان نەخێر لە ساڵحی خەڵکە چونکە چۆن دەبێ لە پەرلەمانی کوردستان پێشتر ئێستا بوویتە 100 ئەندام پەرلەمان لە 111 ئەندام پەرلەمان نوێنەری هەڵەبجەیتیان نەبێ بەپێی قراری مەحکەمە کۆتان نەماوە نەک لستی پێکاتەکان نەمابێ خەڵک ممکنە لێرە و لەوێ بە هەڵەیەکی هەبێ دەڵێ لستیان نەماوە ئەوانە دەتوانن بە لست بەشداری بکەن و دەشتوانن بچنە ناو لستی حزبەکانی تر هەرچی پارتیە کە خۆی بە نیگەران لەم گۆڕانکاریە دەزانێت بەم میکانیزمە بایکۆتی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستانی کردووە بەڵام هێشتا خۆی بەهێزی یەکەم و یەکلاکەرەوە لە ساحی سیاسی هەرێم دەزانێت و پێی وایە هەڵبژاردن بەبێ پارتی ناتوانێت لە هەرێم ئەنجام بدرێت ئەگەر ئەو بربەستانەی کە لە بەردەم بڵێن پرۆسی هەڵبژاردن کە پرۆسێکی دیموکراسیە نەمێنن ئیتر ئێمە کێشەمان نامێنێت لەوەی کە بەشداری هەڵبژاردن بکەین لە هەرێمی کوردستان بەبێ پارتی زۆر ئەستەمە هەڵبژاردن بکرێ هۆکارەکەوەیە کە پارتی ژمارەیەکی گەورەیە هۆکارەکەی ئەوەیە کە پارتی گەورەترین حیزبی کوردستانە من باسی تاریخەکەی خۆمان ناکەم و ژمارەیەکە کە حسابی بۆ کرێ لە ناوچەکە لە مەحفەلی دووەلیە و لە چوارچەوەی بڵێن دەوڵەتی عێراقا بەڕای چاودێرانی بواری هەڵبژاردن دۆخی هەرێم و فشارە نێودەوڵەتیەکان هەرێم ناچار بە ئەنجامدانی هەڵبژاردن دەکەن بەڵام بڕیارەکانی دادگای فیدرالی و دەرەنجامەکانی هەڵبژاردن پێ ناچێت گۆڕانکاری گەورە لە هەرێم بە دوای خۆیان دابهێنن پێم وایە هەڵبژاردن ئەنجام بدرێت لەبەر ئەوەی زەرورەتێکە چونکە ئەگەر هەڵبژاردن ئەنجام نەدرێت
دامەزراوەکانی ئەم هەرێمە دانەدانیان وەکو پولی دۆمینە دەکەون و هەڵدەوەشێنەوە پێم وایە تا ئاستێک گۆڕانکاری دەهێنێتەکایەوە تا ئاستێک جوگرافیا و نەخشەی هێزە سیاسیەکان هەڵبژاردن دەگۆڕێت بەڵام ئەو گۆڕانکاریەش نابێت کەوا ببێتە مای ئەوەی جێگەی ئومێد بێ گۆڕانکاریەکی ڕیشەی بێ کاریگەری لەسەر ژیانی خەڵکی کوردستان هەبێت. ساڵێک و 3 مانگە هەرێم بە بۆشایی یاساییدا تێدەپەڕێت ئەگەرچی یەکێتی جەخت لە ئەنجامدانی هەڵبژاردن دەکاتەوە و پارتیش بە قبولکردنی مەرجەکانی ڕەنگە بە بڕیاری بایکۆتدا بچێتەوە بەڵام دیار نییە بەم ناکۆکە قوڵە سیاسیەی نێوانیان دەتوانن بڕیار لەسەر پرۆسەکە بدەن و هەرێم بخەنەوە سەر ڕێڕەوی یاسایی و دەستوری یاخودنا. سنوورکەری دەنگی ئەمریکا سلێمانی. ئەندرۆ بەڕای تۆ ئەتوانین چاوەڕوانی گۆڕانێکی ئێجگار گەورە بکەین گۆڕانێکی بنچینەیی لە پرۆسی سیاسی هەرێمەکەشدا لە پاش ئەم هەڵبژاردنەی مانگی شەش کە بڕیارە بکرێ؟ I don't think there'll be a big change in terms of the alignment of forces. I mean, I think we're likely to have a... پێم وایە گۆڕانێکی گەورە دروست ناکات لە ڕوانگەی هەوبەندی و ڕیزبەندی هێزەکانەوە و لەوانەیشە هەمان ئەنجام هەبێت ئەگەر پارتی بەشداری بکات. پرسیارەکەت لە جێ خۆیدایە ئایا دەشێت گۆڕانکاری دروست بکات؟ ئەو گۆڕانکاریە تەنها لەو کاتەوە دروست دەبێت ئەگەر بێت و ڕێکەوتن بکرێت جا ئەگەر هەر هەڵبژاردن بکرێت و هەمان ئەنجامی یەک ئەوانی پێشوو هەبن ئەوایانی هەمان ناکۆکی و ناتەبایی و هەمان لاوازی هەرێمی کوردستان و بەرەبەرەش ڕەوشەکە بەرەو لاوازی زیاتر دەڕوات. هەر بەڕاستی ئەگەر بویسترێت حکوومەتی هەرێم بەهێز بکرێت ئەوە پێویستە ڕێکەوتن بکرێت بۆ بەهێزکردنی دامەزراوەکانی هەرێم و حکوومەتی هەرێم بکەوێتە خۆ بۆ دابینکردنی خزمەتگوزاریەکان و دەستکردن بە هەنگاوی ئەرێنی چونکە بەبێ ئەو هەنگاوانە و ئاواها ڕێکەوتنێک ناتوانرێت بەرپەرچی هەنگاوەکانی بەغدا بدرێتەوە وەک دەشزانین کێشەی یاساییش هەن لەگەڵ دادگای فیدراڵی عێراقیدا ئەمەش ئەو کێشەیە کە پێویستە لەگەڵ بەغدادا چارەسەر بکرێت جا هەر چەندێک زووتر ئەم کێشانە چارەسەر بکرێنەوە باشترە چونکە تەواوی ناوچەکە لە کوڵاندایە و دەڕوات بەرەو قەیرانی گەورەتر لە نێوان ئەمریکا و ئێراندا و لەو بڕواایشدا ئەمە دەبێتە وێنە گەورەکە تا ساڵی داهاتوش. ئەندرۆ تۆ ینی ئەوەندەی کە ئاگاداریشم زۆر بە وردی چاودێری هەم ڕەوشی عێراق هەم ڕەوشی هەرێمی کوردستانی عێراقیش دەکەی دەگەڕێمەوە سەر بڕیارەکانی دادگای فێدراڵی. هەر بەڕاستی ئەمە زیان بوو لە کەمایەتیەکانی کە بە کۆتا دەچوونە هۆڵی پەرلەمانەوە یا کورسی پەرلەمانیان بەدەستێنە یاخود دەرفەتێکی ترە بیاندرێتێ لە ڕێی لیستەکانی ترەوە بەشداری لە پرۆسەی سیاسیا بکەن کامیانە لای تۆ؟ That's a great question. I think in a sense what really matters here is how politicians deal with the minorities. ئەمە پرسیارێکی گرنگە لێرەدا پرسە سەرەکیەکە ئەوە دەبێت ئایا سیاسیەکان بچشیەوە یەکسەر و چەودا لەگەڵ کەمایەتیەکاندا دەکەن ئایا کاندیدەکانیان دەخەنە لیستەکانی خۆیانەوە یان کەمایەتیەکان لیستی خۆیان دەبێت ڕێگەی جۆراوجۆر هەن هەر وڵاتە و بە جۆرێک دەیکات بەڵام لە عێراقدا بەگشتی ڕەوشی کەمایەتیەکان خراپە و لە هەموو ڕۆژهەڵاتی ناوڕاستیشدا هەر ئاوەهایە کەمایەتیەکان پێویستیان بە پشتیوانیە و ئەم جۆرە پشتیوانیەش پێویستە بەشێک بێت لە دینامیکی سیاسەتی کوردی هەر بۆیە پێویست بە دانانی میکانیزمی دیاریکراوە هەیە بۆ دڵنیابوون لە بەشداری و نوێنەرایەتی کەمایەتیەکان جا کاتێک باز لە کەمایەتیەکان دەکەین هەر تەنها مەبەست لە نەژادی و ئاینی نییە پێویستە باز لە ژنانیش بکەین ئەوەی گرنگە ئەوەیە ئەو هەوڵ و هەنگاوانە مانادار بکرێن لە ڕێی لادانی تەگەرەکانی بەردەمیان و دۆزینەوەی هەندێک ڕێگەی فەرمی دەزانم ئەمە جێ مشتومڕە بەهۆی ئەو شێوازی بەکارهێنانەی کەمایەتیەکانەوە بەڵام خۆ دەکرێت ناوی نوێنەرایەتی کەمایەتیەکان بخرێنە ناو لیستەکانەوە بەڵێ پێویستە کە میکانیزم هەبن بۆ ئەو نوێنەرایەتیکردنەی کەمایەتیەکان جا بە هەر شێوەیەک بێت ناوێن لە لیستی لایەنەکاندا دەبێت یان نا لیستی خۆیاندا دەنێن و دەبنە هەوپەیمانی لایەنە گەورەکان گرنگ ئەوەیە نوێنەرایەتیەکی ڕاستەقینیان هەبێت بێگومان پێویستە هەرێمی کوردستان و عێراق ئەو بڕیاری خۆیان بدەن کە ئەمانە دەڵێم پێویستیش دەکات باز لەوە بکەم کە دەشێت جیاوازیش هەبێت لە نێوان ئەو ڕێگانەی هەرێمی کوردستان دەیانگرێتە بەر لەگەڵ ئەوانی بەشەکانی تری عێراقدا ئەلبەت مەبەستم لە ڕەچاوکردنی ڕاهەندی مێژوویە ئەم کێشەی نوێنەرایەتی کەمایەتیەکان برایە دادگای فیدراڵی عێراقەوە کە دادگایەکە و بە سیاسی کراوە بەڵێ زۆر گرنگە مافی کەمایەتیەکان پارێزراو بێت و نوێنەرایەتیان هەبێت و هەروها پێویستیش هەیە کە حکوومەت بەرنامەی هەبێت بۆیان و چاوی لێیان بێت تا پارێزراو بن چونکە لە هەرێمی کوردستان بەتایبەتی کەمایەتی ئاینیەکان بە تەواوەتی نەپارێزراون وەک ئێزیدیەکان و شەبەک و کاکەیەکان و تا دوایی هەر بۆیە پێویستە هەمویان بپارێزرێن و سیستەمێکی سیاسی وەها بنیاد بنرێت کە هەر هەمویان دەنگیان بیسراو بێت تێیدا. یەکێ لە پرسەکانی تر کە حەزەکەم لەگەڵ تا باسی کەم پرسی بایکۆتکردنی هەڵبژاردنە
نەگەوەی کە پارتی دیموکراتی کوردستانیڵێ بایکۆتکردن لەلایەن دەنگدەرانەوە. ئێمە بینیمان لە ئەزمموی هەڵبژاردنەکانی پێشووە ینی داوایەکی زۆر هەبوو بۆ بایکۆتکردن، ئەمە وای کرد کە ڕێژەیەکی کەمی بەشداری هەبێت لە هەڵبژاردنەکاندا. خەڵک بایکۆت دەکەن دەڵێن نەبڕوایان بە هەڵبژاردن ماوە، نەمتوانەشیان بەو دەسەڵاتە ماوە کە ئێستا فەرمان ڕەوایانە. بایکۆت لە هەڵبژاردنە لە بەرژەوەندی خەڵک دەبێ یان نا. It's a very difficult decision to do. It's a very, very difficult decision. And I think ئەوە بڕیارێکی زۆر قورسا بدرێت، زۆریش قورسا. پێم وایە کێشەکە ئەوەیە ئەگەر بڕیارتدا بەشداری هەڵبژاردن نەکەیت، جا لە ڕێی بایکۆتکردنێکی فەرمیەوە بێدیان ئەوەی هەر نەچیت بۆ هەڵبژاردن، ئەوە پێویست بەوە دەبێت بە ژماری گەورە بکرێت، یعنی ژمارەیەکی ئەوەندە گەورە بێت کە هەڵبژاردنەکە مانای نەمێنێت. بێگومان ئەمە شتێکی قورسە بکرێت، بەڵام بەڕوانینی من کە پێم وایە باشترە بەشداریت هەبێت لە پرۆسەکەدا. دەتوانیت هەڵمەتێک بەرپا بکەیت لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی ئەو پرۆسەیە، چۆن و چی دەکرێت، چ دەستێوەردانێک دەکرێت، یان ساختەکاریەکان چین و چینین. بەشداری دەکەیت لە هەڵبژاردنەکەدا و بەشداری خۆشت تۆمار دەکەیت. کێشەکە لەوەدایە ئەگەر لایەنێک یان خەڵک نەچنە سەر سندوقەکانی دەنگدان، ئەوە جۆرێک لە بەردانەواندن دروست دەبێت لەسەر مافی خۆت. ئیدی نازانم ئەو لە بەردانەواندنت پێپەسەند دەبێت یان نا، چونکە دەبێتەوە مایی پێدانەوەی دەسەڵات بەوانی پێشوو. ئیتر هەر بەڕاستی بڕیارێکی قورسە و لە ڕەوشێکی قورسیشدایە. جابا لە ڕووی مێژوویەوە سەیری بکەین. کورد لە پرۆسەی سیاسی دوورخراوەتەوە، بەڵام ئێستا کە حکوومەتێکی هەرێمت هەیە و دان پێدانراوە، جا لە بواری سیاسیدا ئەگەر هەنگاوی بەرەو پێشبوون نەنێت، ئەوە هەنگاوەکانت دەچنە خانەی پاشەکشەکردنەوە. هەر بۆیە بەڕاستی زۆر گرنگە خەڵک لە هەرێم ڕێک بخرێن، جا هەرچ جۆرە ڕوانینێک هەبێت لەسەر هەڵبژاردن. گرنگە بەشداری هەبێت لە پرۆسی سیاسیدا، ڕێکخستنی خەڵک سەرچاوەی هێزی سیاسیە. لەم جۆرە ڕەوشەدا کێ بەرپرسیارە؟ کێ پێویستە بەرپرسیارەتەکە لە ئەستۆی خۆی بنێ و هەوڵ بدا بۆ چاکردنی؟ Well, if anything goes wrong in politics, as you know, the politicians will always blame each other, so that's the easiest. وەک دەزانین لە بواری سیاسیدا هەر هەڵەیەک ڕووبدات ئەوە سیاسیەکان یەک ئەوی تریان لۆمە دەکات. ئەوە ڕێگە ئاسانەکەیە بۆیان. لێرەدا گرنگترین خاڵێک ئەوەیە پێویست بە دیالۆگێک هەیە لە نێوان ڕێبەرانی سیاسی و خەڵکدا و هەروەهاش وەگوتم پێویست بە ڕێکخستنی خەڵکیش هەیە. هۆکاری ئەوەی بۆچی هەرێمی کوردستان وەک یەکەیەکی فیدراڵی لە عێراقدا بوونی هەیە، ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو ڕێکخستنی خەڵک کە پێشتر لایەنەکان کردیان، کاریان لەسەر دەکرد و دەیان ساڵی خەباتکردنی پێویست بوو. ئەو سەرکەوتنە لەو ڕێکخستنەوەی خەڵکەوە سەرچاوی گرتووە. وەک دەزانین گەورەترین دەسەڵات و هێزی سیاسی لەو ڕێکخستنی خەڵکدایە، نەک ئەوەی لە ناو تاکە کەسێکدا بێت. جا ئەگەر توانرا خەڵک بکرێتە بەشێک لە پرۆسەکە، ئەوە هەرێمی بەهێزی کوردستانت دەبێت و بێگومان لە هەمان کادا زۆر بابەتی تری تەکنیکی و بەڕێوەبردن و سیاسی و یاسایی تریشت دەبن تا سەر و سەودای لەگەڵدا بکرێت. بۆ نمونە دیالۆگ لەگەڵ بەغدادا، جا تا زیاتر خەڵک دوور بخرێتەوە، ئەوە هەرێمێکی لاواستری کوردستانت دەبێت، چونکە ئەم بابەتە هەر تەنها پەیوەندی نییە بە خاکەوە، بەڵکو پەیوەندیشی هەیە بە چۆنێتی ڕەفتارکردن لەگەڵ خەڵکدا. It's there to represent the people. ئەنجرۆ بەرەو کۆتایی ئەم بەشەمان دەڕۆین با دو پرسیارم ئەوە بێ ئەگەر هەڵبژاردن نەکرێ چ جۆرە چارەنووسێک چاوەڕوانی هەرێمی کوردستانی عێراقەکە؟ Well, it depends on what's happened that makes the election not happen. ئەمە دەکەوێتە سەر ئەوەی چ شتێک ڕوویداوە تا هەڵبژاردن نەکرێت. ئەگەر بایکۆتێکی گەورە بکرێت یان ژمارەیەکی بەرچاوی خەڵک بەشداری نەکەن، ئەوە لەوانەیە ئەوە ڕەوایەک بدات بە دواخستنی هەڵبژاردن. بەڵام ئەگەر هەڵبژاردن بەبێ هۆکارێکی گرنگ دوا بخرێت، ئەوە زیان دەدات لە هێز و بڕوا و متمانەکردن بە حکوومەتی هەرێمی کوردستان. لە ڕاستیشدا ئەوانەی پشتیوانی لە حکوومەتی هەرێم دەکەن، واتە دۆستەکانی هەرێم کە زۆریش دوورن لێوە، لەوانەیە بڵێن بەداخەوە ناتوانین چیدی پشتیوانیتان بکەین و پێم وایە ئەمەش بەرەنجامێکی زۆر خراپی دەبێت بۆ گەلی هەرێمی کوردستان. ئەنجۆ سپاس و پێزانینم بۆ شکردنەوەکانە زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. ئازیزانم ناوبڕێک و دەگەڕێینەوە بۆ لاتان. چەک یەکێکە لە دۆسیە هەستیارەکان لەناو ئەمریکادا بەردەوامیش بابەتێکی مشتومڕ لەسەری گەورەی سیاسیە لە نێوان دیموکراتەکان و کۆماریەکانیشدا. هەر لەم چەند ڕۆژەی ڕابردوودا جێگری سەرۆکی ئەمریکا بەشداری کرد لە ساڵیادی کۆمەڵکوژیەکەی ساڵی 2018 خوێندنگەیەکی قۆناغی ئامادەیی لە ستانی فلۆریدا
چەکدارێک لە مانگی 3 ساڵی 2010دا دەست دەکات بە تەقەکردن لە ناو خوێندنگەکەدا و 17 کەس دەکوژێ. کاملا هەرس لە هەوڵێکی چڕدا تا ستانەکانی ئەمریکا بە پێی یاسا ڕێوشێنی توند بگرنە بەر بۆ کۆنتڕۆلکردنی چەک دەژڵێت ئێمە ئەرکمان لە ئەستۆیە و دەبێت کاری باشتر بکەین. خانم هێرس ئامازەیشی بەوە کردووە تەنها 6 ستان لە ئەمریکادا پێشنیازی بەڕێوەبەرایەتیان پەسەند کردووە بۆ سوودوەرگرتن لە سەرچاوە فێدراڵیەکان بە مەبەستی یارمەتیدانیان و جێبەجێکردنی ئەو یاسایانەی قورسن بۆ هەبوون و بەکارهێنانی چەک. هێرۆ زەنگەنە لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. هێرۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونت با یەکەم پرسیارمەوە بێ. ئەلبەت لە ئەمریکادا هەبوونی چەک بە مافێکی دەستوری دانراوە بۆ هاوڵاتیان. دیموکراتەکان و کۆماریەکان چییە کێشەی سەرەکی نێوانیان لەسەر ئەم پرسە؟ بەڵێن وەکو ئاماژت پێکرد بەڵێ لە دەستوری ئەمریکا لە هەمواری دووەمی دەستوری ئەمریکا بەڕوونی باس لەوە کراوە باس لە مافی خاوەنددارێتی چەک کراوە بۆ ئەمریکایەکان یاخود چەک هەڵگرتن بۆ بەرگریکردن لە خۆ لەلایەن ئەمریکایەکانەوە. بەڵام تێڕوانینەکان لە جۆری چەک هەڵگرتنەکە جیاوازە لەلایەن لیبراڵەکان و کۆمارەکانەوە. کۆمارەکان زیاتر کار لەسەر ئەوە ئەکان یاخود بابڵین کۆنەپارێزەکان یاخود بابڵین پارێزکارەکان بابڵین کار لەسەر ئەوەکەن کە مافی تاکەکان بپارێزن بۆ خاوەنددارێتی چەک. لە هەمان کادا دیموکراتەکان پێیان وایە دەبێت ئەم مافە بە شێوەیەکی گشتگیر بێ بۆ کۆنتڕۆلکردنی چەک و هەروەها بە شێوەیەک بێکە بە شێوەیەکی بەربڵاو چەک لە دەستی تاکەکانان نەبێت بەو شێوەیە. جا تێڕوانینی جیاوازێ و ئەمەش تەنها بابڵین لە ئاستی سیاسەتان نەماوە بەڵێن ئەمە بابەتێکە کە بە تەواوەتی ئەمریکایەکانی ژیانی لەسەری دابەش بوون کە ئێستا چۆتە ناو کۆمەلگاوە یانیسە بە پێی لێکۆڵینەوەیەکی ساڵی ڕابردووی نێوەندی پیۆ 1 لەسەر 3 ئەمریکایەکان چەکیان هەیە. یعنی خۆیان چەکیان هەیە. ئەمە جگە لەوەی کە چەندێکیش لەگەڵ ئەوەیان کە ئەم مافە بدرێت بە هاوڵاتیان. باشە هەرەمەیە جیاوازیەکە لە نێوان هەردوو کاندیدە پێشەنگەکەی سەرۆکایەتی ئەمریکا جۆ بایدن و داناڵد ترامپدایە جیاوازی تریش دروست بۆ لە بینیانە. بەڵێ بێگومان ئەمە یەکێکە لە جیاوازەکان ئێستا وەکو سەرۆک بایدن کە دیموکراتە و لیبراڵە. سەرۆک بایدن زیاتر لەگەڵ ئەوەیە کە چەک کۆنتڕۆل بکرێت و هەوڵێکی زۆریشی بۆ داوە بۆ کۆنتڕۆلکردنی چەک بۆ یاسای نوێ تا ئەندازەیە کۆتوبند بخرێتە بەردەم ئەو یاسایانی کە ڕێگە بە هەڵگرتنی چەک یا خاوەنددارێتی چەک دەدەن یا جۆرەکانی چەک هەڵگرتنی مەغزەن یان فیشەک. ئەمە کۆمەڵێک شتەکە وردەکاری تایە لەو یاسایانە یعنی هەوڵێکی زۆری داوە بۆ ئەو مەبەستە. بەڵام کاندیدی کۆمارەکان کاندیدی پێشەنگی کۆمارەکان داناڵد ترامپ ئەو لەگەڵ ئەوەیە کە پێی وایە تونند و تیژەکان بەهۆی هەڵگرتنی چەکەوە نییە لەلایەن هاوڵاتیان بەهۆی بابڵین کێشە دەرونیەکانە کە دەبێت چارەسەر بکرێ بەهۆی ئەم شتانەوەیە کە دەبێت چارەسەر بکرێ نەک ئەو تونند و تیژیانێک کە لە ناو کۆمەلگایە هەیە ئەو تونند و تیژیانە تەنها پەیوەندی بەوە نیە کە کەسێک چەکی هەبێیانە بێت چونکە ئەوان لەو بڕوایەدان ئەگەر چەک بە پێی یاسا کەسێک پێی بێ ناتوانێت لە یاسا دەرچێ و دش بە یاسا بەکاری بهێنێت. خۆی هەندێک لەو یاسایانە ینی کۆتوبەندەکەی ئێچگار قورسە بۆن منە ئەگەر کەسێک کچێکی پێبێت لە ناو ئۆتۆمبیلەکەیدا دەبێت لە سندوقی ئۆتۆمبیلەکەیدا بێت نەک بە تەنیش خۆیەوە بێ ئەگەر کەسێک چەکی هەڵگرتە بێ پێویستە چەکەکەی دیار بێ کە خەڵک بزانێم کابرایە چەکی پێ ویلایەتەکانیش جیاوازی هێرۆ ئەمەژۆ بە ئەو خاڵە کرد کە یاساکان لێرە گرنگیان هەیە بخۆ دەزانی ئەنی ژمارە یاسای زۆر دەرچوون بە تایبەتی لەسەر کۆنتڕۆڵکردنی چەک ئەم یاسایانە چەندێک کاریگەریان هەبووە. بەڵێن یاساکانی جیاوازن بە پێی ویلایەتەکان جیاوازن و چەندێک لە ویلایەتێک کارەکە لە ویلایەتێکی تر کاری پێناکرێت ئەمەش دەکەوێتە سەر حکوومەتی ویلایەتەکان تا چەندێک ئەم یاسایانە پەسەند دەکەن بەڵام لە ئاستی فیدراڵی دوایین جار کە یاسایەک پەسەند کرا بۆ کۆتوبەندکردنە سەر بابڵین چەکی هێرشبەر ئەو چەکەی کە چەکی هێرشبەر بەڵام لە کۆتاییشدا ئەم یاسایەش جارێکی تر دەچێتەوە بەردەم دادگای باڵای ئەمریکا ئەو کاتە بزانرێت دادگای باڵای ئەمریکا ئەگەر یاساکە هەڵنەوەشێنێتەوە
بکرێتەوە ئەمجا دەتوانرێت لە هاوینە بچێتە بواری جێبەجێکردنەوە یاساکە اینجا ئەمەش تەنها بۆ با بڵین چەکی هێرشبەرە ئەو چەکانی کە با بڵین بە شێوەیەکی چەکی گەورن چەکی هێرشبەرن لەوانەیە دەمانچە نەگرێتەوە ینی کۆمەڵێک چۆنەڵی جیاوازی لە شێوازی چەکەکان و ئەمەش جیاوازی تێڕوانینەکەیانە لەبەروی ئەو کاتەی هەمواری دەستوری با بڵین هەمواری دوی دەستوری ئەمریکا بووە نازانین ئەو کاتە ئەو هەموارە یاخود ئەو بڕیارە لەسەر چ جۆرە چەکێک دراوە ئەمە جیاوازەکەیە کە لە دەستورا کە با بڵین شارەزایانی دەستوری مشتومڕی لەسەرەکان لەسەر ئاماژە بە جیاوازی ستانەکان کرد بەس ئایا هەموو ستانەکان دەبێ وابەستەی یاسا فێدراڵیەکان من سەبارەت بە کۆنتڕۆلکردنی چەک یاخود لەوەشدا بەکارهێنانەکە یا سوود وەرگرتنەکە لە یاسا فێدراڵیەکان جیاوازە بەڵێن یاسا فێدراڵەکان چه کاتێککە یاسایەکی فدراڵی دەرئەچێ ئەم یاسایە با بڵین تەواوی ئەمریکا ئەگرێتەوە بەڵام کاتێککە ویلایەتەکان خۆیان یاسایەک دەرەکەن کە تایبەتە بە ویلایەتەکە لە دواییە ئەم یاسایە کاتێککە ئەچێتە دادگای باڵا ئەتوانێت یاساکەی ئەو ویلایەتە هەڵبوەشێنێتەوە اینجا مەسەلەی با بڵین مەسەلەی کۆنتڕۆلکردنی چەکیش هەر وەکو بابەتی بۆ نمونە مەسەلەی مناڵ لەباربردنە کە ڕەنگە لە ویلایەتەکەی یاسایەک پەسەند بکرێ ئەمەش ئەکەوێتە سەر ئەوەی کە ئەو ویلایەتە با بڵین زۆرینەی سیناتی ویلایەتەکە یا کۆنگرێسی ئەو ویلایەتە زۆرینەی چ لایەنێکن ئایا لیبراڵن یان با بڵین پارێزکارەکانن ئەکەوێتە سەر ئەوان ئەم یاسایە بەڵام ئەو یاسا کاتێککە یاسایەک پەسەند بکەن دەتوانرێ ئەم یاسایە لە دادگای باڵای ئەمریکا هەڵبوەشێتەوە وەکو هەموو شتەکانی تر بەڵام جیاوازەکە چۆنە ئێستا لە هەندێک ویلایەتی ئەمریکا بۆ نمونە تۆ ناتوانیت چەکەکەت ئەگەر لە ماڵەوەش بێ چەکەکە فیشەکی تیابێ بۆ نمونە دەبێ فیشەکە لە شوێنێکی تر بێ چەکەکەت لە شوێنێکی تر بێ بەڵام لەوانەیە لە هەندێک ویلایەتی تر بەو شێوەیە نەبێ لە هەندێک ویلایەت کاتێککە کەسێک ئەچێت چەک ئەکڕێ شوێنی کڕینی ئەو چەکە شوێنێکی تایبەتە بەڵام لە هەندێک ویلایەتە لە بازارێکی ئاسایی کە با بڵین مافی فرۆشتنی چەکی هەبێ دەتوانێت ئەو چەکە بکڕێ یان شێوازی لێکۆڵینەوەکردن لە ڕابردووی کەسەکەی کە دێت چەک ئەکڕێ ئەمەش جیاوازێکی ترەکە لە ویلایەتەکانە بەپێی با بڵین یاسای ویلایەتەکان جیاوازی هەیە لەسەر کڕینی ئەم چەکە هێرۆ بێگومان مەسلەی چەک ینی بەردەوام ئاوا دەمێنێتەوە دیموکراتەکان هەروەها کۆماریەکان چەندێک بەرژەوەندی کارگەکانی دروستکردنی چەک لێک دەدەنەوە بڵێن یعنی خۆیان واناڵێن بڵێن بەرژەوەندی کارگەکانی چەک بەڵام ئێمە دەزانین لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەم کارگەیانە یعنی هەم بۆ نمونە با بڵێن ڕێکخراوەکانی پاراستنی خەڵک لە چەک کاریگەریەکی زۆریان بەسەر با بڵێن بڕیارەکانی لیبراڵەکان هەیە و هەروەها ئێناڕێی کە ڕێکخراوی با بڵێن ڕێکخراوی چەکی ئەمریکا ئەوەش کاریگەریەکی زۆر بەسەر کۆماریەکانە هەیە ئەمەش با بڵێن بێگومان ئەم ڕێکخراوانە کاریگەریان هەیە و لۆبی زۆری بۆ ئەەکەن بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردن پارەکان ئەدەن بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردن بەو کاندیدانی کە بەرگری لە بۆچوونەکانی ئەوانەکە ئەمانە هەمووی با بڵێن گرنگە و دێتە ناو با بڵێن هەڵمەتەکانی هەڵبژاردنەوە و مشتومڕی لەسەر ئاکرێت بەڕای تۆ کامیان گرنگترە بۆ دەنگدەری ئەمریکایی دۆسەی چەک یا دۆسەی مناڵ لەباربردن بەڵێن ناتوانین بڵێن کامیان گرنگترە لەبەرەوەی هەردووکی بە ئەندازەی وەکو یەک لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا مشتومڕی زۆری لەسرە یعنی هەردووکی بابەتێکن کە زۆر جێگای مشتومڕە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و ئەم مشتومڕەش نازانین چۆنە بێ یعنی ئەمە کاتێکە ئەکرێ بزانین لە لای دەنگدەر شتەکانی تریش کاریگەری هەیە زۆر جار دەنگدەر بابەتێکی تر وای لێ ئەکات کە با بڵێن چاوپۆشی بکە لە بۆچوونەکەی بەرامبەر بە هەڵگرتنی چەگیان بەرامبەر بە مەسەلەی مناڵ لەباربردن هێرۆ زۆر سپاس دەکەم بۆ تشی خستنە سەر ئەم بابەتەکە بابەتێکی ئێستیار و گرنگە حەزەکەم لێرەشات دەستخۆشیەکی تایبەتر لێ بکەم بۆ ئەو دیمانە بابەتیانەی لەگەڵ دکتۆر فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق کردێ دەستخۆش سپاس دەکەم جازیزانم بۆ بینینی تەواوی دیمانەکەی بەشی کوردی دەنگی ئەمریکا لەگەڵ وەزیری دەرەوەی عێراق و بابەتەکانی تری بەشی کوردی دەنگی ئەمریکا سەردانی ماڵپەڕ و پلاتفۆرمەکانی تری بەشی کوردی دەنگی ئەمریکا بکەن.
تا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون و هەر لە خۆشیە جێتان بێڵین.